دیارە لە چوارچەوەی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ نووسنگی ئیرانیین هەستان بە قوربانیکردن کە هەموو ساڵێک کە خەڵکی دەڤەرەکەمان سیقە و متمانیان بە دەستگای خێرخوازی بەخشین هەیە. ئەم ساڵیش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسنگی ئیرانیا هەستین بە سەربڕینی 14 سەر حەیوان لە گەورە بچووک. ئەم ڕۆژ بخۆتان دەیبینین دابش دەکرێت بەسەر خەڵکی منداڵانی بێباوک و کەم دەرامەت و کەم ئەندام و هەموو چنین توێژەکان کە پێویستیان پێیەتی. من لێرەوەش دەمەوێت سوپاسی خێرخوازان بکەم کە سیقە و متمانێکی تەواویان بە دەستگای خێرخوازی بەخشین هەیە کە هەموو ساڵێک قوربانیەکانیان دێنن تەسلیمی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن بۆ ئەوەی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەم کاتە قوربانی و بەسەر ئەو چین و توێژانەی کە پێویستیان پێیەتی دابەشی بکات. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین کە هەستاوە بەو خێر و قوربانیەی دەستخۆشی لە خەڵکی خێرخوازان دەکەین کە هەستاون بەو خێرەی کە بیدەن بە ماڵی مستحق و ماڵی فەقیر و ماڵی بێسەرپەرشت و ماڵی منداڵی هەتی و